ئاوڵەی مەیمون چییە؟ مێژووی سەرهەڵدان و دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە بۆ کەی دەگەڕێتەوە؟ نیشانەکانی چین؟ چۆن لە ڕێگەی ئاژەڵەوە دەکرێت بۆ مرۆڤ بگوازرێتەوە و چەندین پرسیاری دیکە؟ بەناڕاستەی میوانەکەم دکتۆر سەردار جاف پزیشکی ڤێتەرنەری دەکەم کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئەمەیە. دکتۆر سڵاوت لێبێ و بانیت باش. زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی دەستپێک بەگشتی باس لە مێژووی سەرهەڵدانی ئاوڵەی مەیمون بۆ ئێمە بکە. بەیانتان باش دانکەی مەیمون نەخۆشیێکی ڤایرۆسیە وەکو هەموو نەخۆشیە ڤایرۆسیەکان ئەو نەخۆشیە ڤایرۆسانە نەخۆشیێکی زۆربیان بێهێز و لاوازن ئەگەر هاتوو تێکەڵ بە نەخۆشیتر نەبوون. دانکەی مەیمون یەکەم جار لە وڵاتی لە ئەفریقیا لە وڵاتی کۆنگۆ دیموکراتی سەری هەڵدا لە 2005 لە وڵاتی سوودان. ئەم نەخۆشیە وەکو نەخۆشیە دانکەکانی تر وەکو دانکەی ئاسایی کە تووشی مرۆڤ دەبێتن یان دانکەی ئاوی یان وەکو ئەو نەخۆشیانەی نزیکە لە نەخۆشیەکانی پێست بە تایبەتی کە ئەوەی حۆی سەرە و پەیدا دەکاتن. نەخۆشی دانکە ئێستا بڵاوبووتەوە لە زۆر وڵاتانی جیهان. ئەوەی کە تەشخیصی لێکراوە لەوانەیە تا ئێستا لە چواردە وڵاتی جیهان تەشخیص کراوە کە دانکەی مەیمونی تێدا بڵاوبووتەوە. دکتۆر، ئێمە پێی دەڵێن ئاوڵەی مەیمون. ئایا مەیمون هۆکاری سەرەکی گواستنەوەی ئەم ڤایرۆسەیە بۆ مرۆڤ؟ لە مەیمون دەگوازرێتەوە. بە تەنها هەر مەیمونیش نییە، بە زۆربەی ئاژەڵەکانی ناوماڵ کە بە خێو دەکرێت لێی دەگوازرێتەوە، لە سەگ دەگوازرێتەوە، لە مەیمون دەگوازرێتەوە، هەتا لەوانەیە لە پشیلەش دەگوازرێتەوە. هەر ئەوە نییە لە باڵندەش دەگوازرێتەوە. ئەمان بە شێوەیەکی زۆر کەمە، ترسی نییە نەخۆشیەکە بەو زۆرە. ئەوە لە ئاژەڵی زیندوو لە گۆشت دەگوازرێتەوە. ئەو گۆشتەی کە جوان نەکوڵابێتن لەویش دەگوازرێتەوە. ئەوانە ئەمە بەشێکیان ئەو نەخۆشیە ڤایرۆسیە لە ئاژەڵ دەگوازرێتەوە. بەشەکەی تری لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. ئاژەڵی ئەو ئاژەڵانەی بە دوو شێوە لە ئاژەڵ دەگوازرێتەوە. ئەو ئاژەڵانەی کە تووشی نەخۆشی بوون یان ئەو ئاژەڵانەی بە شێوەی کە لەسەر ڕووکەشی دەرەوەیان دەبێتن. بەڵێ دکتۆر، ئاماژەت بەوە کرد کە باڵندەر شتێکێکە لە هۆکارەکان بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ مرۆڤ و تیشت پێویستە گۆشت بە باشی بکوڵێنرێت. ئەم گۆشتە پەلەوەرەکانیش دەگرێتەوە مریشک و بابەتەکانی. ئەشێ نەکوڵاندنی ئەم گۆشتانەش بە شێوازێکی گونجاو ببێتە هۆکاری گواستنەوەی ئاوڵەی مەیمون بۆ مرۆڤ؟ تاکو ئێستا ئەو زانیاریانە زۆر کەمن، واش نییە کە لە گۆشتی باڵندە بگوازرێتەوە. ئەوەی کە ئێمە بە دوای گەڕاینە لە چەند بەحسێک لەوانەیە باز دەکات دەڵێ لەوانەشە لە باڵندە بگوازرێتەوە. زۆر چاکە. کەواتە با بزانین ئەو ئاژەڵە ماڵیانەی کە بە خێوێکین ڕەنگە لە وڵاتی ئێمەیە بە ڕێژەیەکی بەرچاو مەیمون نەبێت کە ترسێکی هێندەمان لێ هەبێ، بەڵام تۆ دەڵێی لە ئاژەڵە ماڵەکانیش دەگوازرێتەوە. دکتۆر، چون بزانین ئاژەڵە ماڵەکانمان دەبن بە هۆکارێک بۆ گواستنەوەی ڤایرۆسی ئاوڵەی مەیمون بۆ ئێمە؟ دەگوازرێتەوە، بەس بەو جۆرە نییە کە وەکو ئێمە ترسمان لێ هەبی لە ئاژەڵە ماڵیەکان. ئەوەی کە بە زۆری دەگوازرێتەوە لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە، بەشی زۆری لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە، نەک ئەوەی کە زۆربەی لە ئاژەڵ بگوازرێتەوە. لە ئاژەڵ دەگوازرێتەوە ئەمان ئەوەی احتیکاک لەگەڵ ئاژەڵ کەمترە، وەکو ئەوەی پاشان لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. لە ئەو ڕێگانەی کە دەگوازرێنەوە زۆریشن، یەک لەوانە لە ڕێ هەناسە دەگوازرێتەوە ئەو نەخۆشیە. دوو لە ڕێگای دەستدان لەو بەتایبەتی ئەو نەخۆشیە ئەوەی فترەی حەضانەی هەیە
لە سفر دەست پێ دەکات تا 5 ڕۆژ ئەو کاتی دەبێتە هۆی تا گەرمات دەبێت ماسوولکەکانت دێشێ بەشی زۆری ئەو نەخۆشیە جا دەکرێتەوە لەگەڵ دانکەکانی تریان ئاوڵەکانی تر بەوەی کە عقد لیمفاویەکان تووشی ئاوسان دەبن ماسوولکەکان دەست بە ئازار دەکەن پشتت دێشێتن لەوانەیە کۆکەت هەبیتن جا ئەو نەخۆشیە بەشی زۆری لەو دانکێ ئەگەر بە ڕواڵەت کە زیاد بکرێتەوە بۆی بە عقد لیمفاویەکە زیادەکە بەڕووکەش ئەمان دەبی ئەوە فەحسی لەوە بکرێت لە مختبەرات زیاد بکرێتەوە کە ئەو جۆرە ڤایرۆسە ڤایرۆسی ئاوڵەی مەیمونە یان دەنکەی مەیمونە. باشە ئەگەر بێت و ئاژەڵە ماڵەکانمان هەرچەنە تۆ دەڵی ینی بە شێوازێکی هێندە بەر چاو نابنە هۆکار بۆ گواستنەوە بەڵام ئێمە هەر پێویستە حەزەری خۆمان وەرگین بێگومان چی نیشانەیەکێ لە ئاژەڵەکەمان بە دەردەکەوێت دکتۆر ئاژەڵەکانمان چی نیشانەیەکیان تێدا بەدی دەکەین کاتێک هەڵگری ئەم ڤایرۆسە بن. ئاژەڵ کە لە ماڵ بەخێو کرا هەر نەک ئاوڵەی مەیمون بێدانکەی مەیمون هەر جۆرە نیشانەیەکی نەخۆشی کە خواردی نەخوات کەس بوو یاخود تای هات دەبێت ئێمە حسابی بکەین لێ دوورکەینەوە لەبەرەوەی زۆربەی نەخۆشیە ڤایرۆسیەکان لە ئاژەڵی ماڵی دەگوازرێتەوە. ئەوە بەس دانکەی مەیمون نییە ئاوڵەی مەیمون نییە دانکەی مەڕ دانکەی بزنیش لەوانەیە ئەویش دەگوازرێتەوە بە خۆی دەستلێدان کە دەست لە ئاژەڵەکە دەی دوایە دەست لە دەموچاو و لە خۆت دەدەی یان دەست لە دەمت دەدەی ڤایرۆسەکە دەکەوتە دەمت و دەبێتە هۆی نەخۆشیەکە. واتە تەنها بە هۆکاری دەستلێدان دەتوانرێ ئەم ڤایرۆسە بگوازرێتەوە جیاواز دەوەی کە هەندێکیان جار باستەوە دەکرێت تەنها لە ڕێگەی دەردراوەکانی ئاژەڵەکەەوە دەگوازرێتەوە. نەخێر لە بە خواردن بە دەستلێدان بە لەمس بە خواردن لەوانەیە بە بەروبوومەکەشی هەر بگوازرێتەوە. باشە کەواتە گۆشت چۆن بە شێوازێکی گونجاو لێ بنرێت چۆن بە شێوازێکی گونجاو هەڵبگیرێت بۆ ئەوەی ئەگەر هەڵگری ئەم ڤایرۆسە بوو کاریگەری لەسەر مرۆڤ دروست نەکا کاتێی خوات. گۆشت ئەگەر هاتوو لە سەربڕخانەکان بە شێوەیەکی زانستی سەربڕا لە ژێر چاودێری پزیشکی ڤێترینەری هاتە بازار ئەو گۆشتە بەشی زۆری ترسی نییە. دووەم کوڵانی گۆشت لە دەرەجەیەکی وا دەکوڵێ زۆربەی زۆری ڤایرۆسەکان نەک زۆربەی لەوانەیە هەر هەموو ڤایرۆسەکان کۆتایی بە ژیانی دێت و نامینێتن تەنها بە چاچی بکڵێ. باشە دکتۆر لەسەر مرۆڤ چۆن نیشانەکان دەرەکەون؟ لەسەر مرۆڤ نیشانەکان دەردەکەون بە بەشی زۆری لەسەر دەموچاو لە سەرەتاکەی دەردەکەوێت وەکو سووربوونەوەک دەردەکەوێت دوای بەرزاییەکی گچکە دوای دەبێتی حوێ سەلە و ئاوی لێ پەیدا دەبێت دوای دەتەقێ بەشی زۆری لەسەر دەموچاوە دوای دێتە سەر دەست و سەرقاز لەوانێشە بەشی زۆری لەشی دابگیرێ. لە مرۆڤ گواستنەوەی خراترە نەک لەوەی لە ئاژەڵ لە بۆ مرۆڤ ڕاستە لە ئاژەڵ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە بە شێوەیەکی زۆر کەمە بەس بەشی زۆری ئەوەی دەگوازرێتەوە لە مرۆڤ بۆ مرۆڤە لە مرۆڤ بۆ یەک لە ڕێگای هەناسە دوو لە ڕێگای دەستلێدان. ئێستا بەشی زۆری ئەو راپۆرتانەی کە ئێستا هەیە دەڵێ لە ئەمریکا بەشی زۆری لە ڕێگای ئیتیسالی جنسیەوە دەوێتن. باشە هیچ حاڵەتێکەیە یاخود لە هیچ حاڵەتێکدا ئاوڵەی مەیمون یاخود ڤایرۆسی ئاوڵەی مەیمون دەبێتە هۆکاری مردنی کەسێک کە توشببووی ئەم ڤایرۆسەیە؟ هەتا ئێستا خەڵکانێکی وا توش نەبوون کە ینی عینەکانی ئێستا زۆر کەمە ڕاستە دەڵێ لە 4 دەوڵات تەشخیص کراوە بەس لەوانەیە تا ئێستا نەگەیشتە ژمارەیەکی وها کە باز بکرێ و یان مرنی لێ پەیدا بێ نەک هەر ئەو نەخۆشیە بەشی زۆری نەخۆشیەکان بەشی زۆری ئەو نەخۆشیانە
نەخۆشی ڤایرۆسی نەخۆشی لاوازن ئەگەر هاتو نەخۆشی تری لەگەڵ نەبێتن کەواتە لەو باوەڕە نیم کە مردنی تێدا بێ بەس بەشی زۆری ئەوانەی کە ئەو نەخۆشیە دەگرن نەخۆشی تری بەدوادا دێتن بە تایبەتی نەخۆشیە بەکتریەکان لەش بێهێز دەکات مەناعی کەم دەکاتن ئەوانەی کە تووشی ئەو نەخۆشیان دەبن ئەگەر هاتو نەخۆشی دڵ نەخۆشیەکانی دڵ یان نەخۆشی سەرەتان و شتانیان هەبێ لەوانەیە خراتر دەبێتن کە توش بن. ڤاکسین هەیە بۆ ئەم ڤایرۆسە چ بۆ مرۆڤ چ بۆ ئاژەڵ؟ تاکو ئێستا ڤاکسین بۆ ئەم نەخۆشیە تایبەت نییە. ئەمان ئێستا ئەمریکا دەستی پێکردووە هەتا کارمەندەکانی نەتەوە یەکگرتووەکان ئەوانەی لە بواری لەم بوارە ئیش دەکەن کوتراون بە دانکەی ئاسایی ئەو دانکەی کە ساڵان هەبوو ئەمان لەبەرەوەی دانکەی ئێستا بەشی زۆری کزە لە وڵاتان هەر زۆریش کزە ڤاکسینەکە کەس بەکاری نایێنێ ئەمان نەفس ئێستا ئەو ڤاکسینەی هەیە بۆ ئەو کوتانە بۆ دانکەی مەیمون بەکاری بینن ئیسفادەی دەکەن دەڵێ هەتا 185 بە سوودا. بۆ خۆپاراستن یان چارەسەرکردنیش؟ خۆپاراستن ینی شتێک هەیە با بڵێین ئاژەڵ لە دەرەوە بەخێو دەکرێ مرۆڤ لە ژوورەوە ئێستا بەشی زۆری خەڵک ئاژەڵ لە ناوماڵ بەخێو دەکات ئەوە یەکە لە گرفتەکان لەوانەیە گرفتی تریش ڕووبدا لە مستەقبل لەبەرەوەی زۆر ماڵ هەیە سەجی هەیە پشیلەی هەیە باڵندەیەکی زۆر لە ناو ماڵان هەیە ئەوە دەبێتە گواستنەوەی نەخۆشیەکانیش گەلێک زۆرن ئەوە نییە بڵێم با بڵێن ئەو ئاژەڵە کوترایە بە ڤاکسینەکە کاری ئەوە دەکات نەخۆشیەکە نەبێت نەخێر ڤاکسین هەموو کاتێک منعی نەخۆشیەکان ناکات زۆر جار هەیە ڤاکسینیش دەکەی نەخۆشی هەردێ و هەر هەشی هەیە و کاری تێ ناکاتن هۆکاریش زۆرە بۆ ئەو زۆرە گرنگترین ئەوەیە گرنگترین شت ئەوەیە خۆت بە دوور بپارێزی لە ئاژەڵەکان دووەم گۆشت بە شێوەیەکی باش بکڵێتن بشورێتەوە و بکڵێتن ئەو بە نسبەت ئاژەڵ ئەویش بەشی زۆریشی گوتمان لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە نیشانەکان بە دیار دەکەوی لەسەر مرۆڤ کەواتە دەبێت و لێی دوورکەویەوە. مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی ئاڵدەی مەیمون لە کوردستان لە نێو کۆمەڵگەی خۆماندا تا چەنە؟ ئەو نەخۆشیە بەخۆی کزە نەخۆشیێکی وانە کە ئێمە لێ بترسین زۆربەی ئەو نەخۆشیە ڤایرۆسانە هەنا وانە کە ترسمان هەبی هەتا ئێستا دەڵێن لە چواردە وڵات ئەوە کراوە وەکو وڵاتانی بەشی زۆری ئەوروپا لە بەلجیکا لەوانەیە تا دەوری 20 حالەتەکەیە ئەوانە لە حزری سەحی دادراینە یەکەم وڵاتەکەەوە بەلجیکا لە حزری سەحی داینە وڵاتەکانی ترەوە نییە ئەو وڵاتانەی هاتوچۆی زۆرە وەکو بڵێن فڕۆکەخانەی زۆر لێ لە وڵاتان خەڵکانێکی زۆر هاتوچۆی تێدا دەکاتن لەبەرەوە ئەو نەخۆشیە لە ناو من نییە سەری هەڵدابی لە دەرەوە هەیە جا ئەو کەسانەی کە لە دەرەوە دێن لە دەرەوەی وڵات دێن پێویستانی پشکنینە شتێکیان بۆ بکرێتن کە دەزانین ئەوانە کە توش بووینە ئەمان ترسی ئەوە نییە وەکو بڵێ ئاوت برێک بێ لە وڵاتی ما خەڵکی لێ بترسێتن. لە دەیەکانی ڕابردوودا بەتابەت ئەم دوودەی ڕابردوو زۆر باس لەوە دەکرێت کە ئاژەڵ هۆکارێکی سەرەکیە بۆ گواستنەوەی ڤایرۆس و نەخۆشی جیاوازەکان بۆ مرۆڤ پرسیارەکە لێرەیە ئەوەیە ئەم دوودەی ڕابردوو بەڕاستی زیاتر ئاژەڵ کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دەرخستووە یاخود لە ڕابردوو شەهر هەبووە بەڵام کرانەوەی جیهان بە شێوازێک نەبوون کە زانیارەکان بە دروستی بگەێنن. لێرە دووسێشت هەیە یەک لە شتەکان میدیا جاران خەڵک نەیدەبیست لە وڵاتێک چ نەخۆشیێک هەیە ئەگەر هاتوو لە دەنگ و باسی تەلەڤیزیۆن و ڕادیۆ لە سەعاتی سەعات سەیرت بکرد بایان جێویستی بای ئێستا بە واستەی سۆشیال میدیا
بە لە حەزار لە هەر شوێنێک لە وڵاتان شتێک ڕوودەداتن بە دەنگ و بە وێنە دەگوازرێتەوە. ڕاستە ئەوە هۆکارێک ئاژەڵ ئێستا زۆری لە ماڵەوە بەخێو دەکرێت لە زۆربەی وڵاتان. لە زۆربەی وڵاتان لە ماڵە ئەوەش هۆکارێکی دیە. هۆکارێکی دی خەڵک گەلێک زۆر بووە لە وڵاتان، جەنجاری و خەڵەباڵغی لە هەموو وڵاتان شێوەیەکی گەلە زۆرە. دوایی خواردن، پاراستنی خواردن، هەڵگرتنی خواردن ئەوە یەکە لە هەرە هۆکارەکان کە نەخۆشی دەگوازرێتەوە. گواستنەوەی خواردن لە وڵاتێک بۆ وڵاتێک، هەڵگرتنی خواردن لە ماڵ لە کۆگاکان، ئەوانە هەموو دەوری هەیە. شتێکی تر هەیە ئەوانە بەلایەک شتێکی تری زۆر گرنگ هەیە. لە زۆربەی وڵاتاندا مختبەراتی ڤایرۆسی هەیە، دەرێ مختبەر ڤایرۆسات استراتیزیە. ئەو مختبەرانە ئیشیان سێ دروستکردنی ڤایرۆسە. ئەو ڤایرۆس بە شێوێکی زۆر ئاسان دێتە دەرەوە کە هاتە دەرەوە هەر بواریشی بۆ گونجا گەڵێک زوو زۆر دەبێتن. لەبەرەوەی ئێستا ڤایرۆس گرفتێکی زۆر گەورەیە لە زۆربەی وڵاتاندا لە جیهان، وەکو کۆڤید-19 بینیمان بەو جۆرە بڵاوبوونەوەی لە جیهان زۆر بەسەرێ بوو. ئەمان ئەو دانکەیە ئەوانیە تا ئێستا خەڵک لێ بترسێ، لەوانە شەپاش چەند ڕۆژێکی تر هەر نەمێنێتن. کەرەنتینە وەکو تۆش ئاماژەت پێ کرد بەلجیکا یەکەم وڵاتە کە کەرەنتینەی ناچاری ڕاگەیاند بۆ کەسانی کە توشبووی ڤایرۆسەکان. کەرەنتینە دەبێت بە هۆکارێک بۆ ڕێگریکردن لە تەشەنەسەندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە، یاخود با بڵێن ڕێنمایە خۆپارێزیەکان چین لەم نەخۆشیە. بەلجیکا یەکەم وڵاتە دەست پێشخەرەی کردێت. چەند کەس ئەنێک توش بوونەوەکم بڵێن لە خەستەخانەیە چەندانێنە عەزلیان کردوونە. ئەو نەخۆشیە تا 25 ڕۆژ جاری وایە تا 40 ڕۆژ لە ناو خەڵک دەمینێتن. ئەو کەسانی توش بووە عەزلیان کردوون لە شوێنێک لەوەی احتیکاک لەگەڵ خەڵکانی کە نەکاتن. ئەمان دووبارە شتێک دەڵێمەوە ئەوەی لە وڵاتی ئەمریکا زۆر داکۆچی لەسەر دەکەن، ئەوانەی هۆمۆسێکشوەڵن. ئەوە یەک لە ڕێگا خراپەکان کە پێدەگوازرێتەوە ئەوەیە. خۆپاراستن دوورکەویەوە لەو کەسانی کە و نەخۆشییان هەیە و ئەگەر هات و هاتێ ماسوولکەکان دیێشا پشت تێشا ئەو عقد لیمفاویانە ئاوسایان هێشا، یعنی بچێ لای دکتۆر بە زووترین کات لە بەوەی خۆت بپارێزی و خەڵکانیش بپارێزی. ئەو نەخۆشیە دەرمانی نییە بڵێ بە دەرمان چادەبیتن، ئەوە دەرمان نییە. ئەمان هەر دەرمانێک وەرگری بۆ چارەسەرکردن لەوانەیە بۆی کە وەکو دەڵێ سێکندەری ئینفێکشن هەتا نەخۆشی بەکتریا توش نەبیتن، نەخۆشیەکە زیاد نەکە یان نەخۆشیەک تەیە کۆنتترۆلی نەخۆشیەکەی نی پێ بکرێ. ئەوە هۆکارێکە. خۆپاراستن لەو نەخۆشیە وەکو گوتمان دوورکەتنەوە لەو کەسانەیە لە هەموو شتێک چاکترە. باش. و ئەو شتێشتریشێ ئەو ئاژەڵانەی لە ماڵی بەخێو دەکرێن، ئەو ئاژەڵانەی لە ماڵەوە بەخێو دەکرێن، کوتان زۆر پێویستە. کوتان زۆر پێویستە. ڤاکسینێکی زۆر هەیە، ئەنواعی ڤاکسین هەیە، ئەو نورینگە ڤێترینەریەکان هەیە، پێویستە سەردانیان بکەن، ئاژەڵەکانیان باڵندەکانیان بکوتن. زۆر چاکە. دکتۆر تۆڵی دەرمانی نییە ئەم نەخۆشیە، ئەی چارەسەرەکەی چیە گەر دەرمانی نەبێت؟ چۆن چارەسەرەکرێت کاتێک تاکێک تووشی ئەم ڤایرۆسە بووە؟ یاخود ئاژەڵە ماڵەکانمان کاتێک هەڵگری ئەم ڤایرۆسە ئێمە چۆن چارەسەریان بکەین؟ بەشی زۆری نەخۆشی ڤایرۆسی بە دەرمان عیلاج ناکرێ، ئەمان عیلاجەکەی بە کوتینە، بە کوتینیانی بە ڤاکسینەیشن دەکرێتن. بەشی زۆری کە توش دەبیتن ئەنتیبایۆتیک بۆ بەکتریایەکە بەکاردێ. بەشی زۆری ڤایرۆسەکان بە معقیماتەکان ئێستا زۆربەی وڵاتانی جیهان لە باڵندە و لە ئاژەڵ زۆر ئاسانە، هەتا بڵێن لەوانەیە
چارەسەری ڤایرۆسات بە معقیمات بکەین وەکو ڕوباعیاتی ئەلەمنیوم و شتانە ئەویش لەوانەیە سەتی سەد نییە ئەمان تۆزێک ئەمان هەتا ئێستا لەسەر مرۆڤ ڤاکسین لە ئەنفلەوەنزە تامی فلو بەکارهات گوتیان ئەوە بە سەتی سەد نییە دەرمان عیلازی ڤایرۆس بکە بەشی زۆری ئەو ڤایرۆسە ماوەیەک دەمینێ و لاوازە و دەڕواتن هێزی لەش مەناعی جسم هەتا بەرز بێ دەتوانی ڤاکسینەکە لە ناو بباتن. زۆر چاکە دکتۆر سەردار جاف پزیشکی ڤێتەرنەری زۆر سپاس بۆ تەواوی زانیارەکان دکتۆر سپاس بۆی لە بەیانداش کورسان لەگەڵ ئەمەدا بەشدار بووی. سپاس دەکەم خۆش بێت. زۆر سپاس.